هەواڵی خۆش بە قسەی خۆش بە گۆرانی تۆزێکاوە شاد و خێرا دەست پێ بکەن نەک ئەوەی کە بۆ نمونە ئەمڕۆوەکو منە هەندێک جارەیە ئەیکێتە سەر یوتیوبەکە هەروە خۆی ئەڕوال یەک لە دوای یەک لە پڕاکەوتە گۆرانیەکە لەوانە بوو ئەبوو دانیشتایەتی بە دیاریەوە سەر کۆ چینێک بگیریایەتی ئەوەی خەم بوو بەبات بدایە ئەوەی یادگاری ناخۆشیش بوو ناخۆشکەنە هەندێک یادگاری هەیە ئیتراها فرمێسکەکە لە چاوتاکەوە کاتەوە طبعا یەک شتی هەیە گۆرانی خەسڵەتێکی سەرکۆ شتێکی تایبەت ناخاتە بیرت ئەها خەمێک لە ناخی مرۆڤ هەیە ئەو خەمەت بۆ زینوە کاتەوە زۆر جاریە مەرجنی عنی شتێکی تایبەت بە ئیترها ئەو ئیمڕۆ ئیشی خۆی کرد و جامە گیانی بەوە بوو تۆزێک دوای ئەوە تەلەفۆنێکم بات هەواڵی خۆشی تیا بوو ئەینا بەخوام مەگە خوا فریام کەوتاینا هیچ چێبەری نادامەوە خەبە بەڵام مەبەستم لە قسەکە ئەوەیە بەیانیان ئەگەر هەساین هەڵبێنها گۆرانیەکی شاد بێت بۆ لەوانیشە بەلامانەوە مەسەن ئەم قسەیە بڵێن بەم هەموو هەواڵە ناخۆشە گۆرانی شاد یانی چی ئەوێ خۆمانجەوە کە بۆ خۆمان دروستکەین بەدڵنیایەوە هەنی زۆر جار ئەم بابەتە منەی بەستمەوە بەوەی کە ئێمە لە دەستگای میدیای کورسات دەنجی کورساتمان هەیە بەڵێ ڕادیۆی کورسات من دەستخۆشی لاوکاران مەکەم کە لەوێ ڕۆژانە بە پلان هەموو ئەو گۆرانیانەی کە ڕەسەنایەتیان هەیە ئەو گۆرانیانە بە پێی کاتەکان دانێن بەیانیان چ گۆرانێک دانێن بە تایبەت گۆرانی ڕوان و ئێواران و شەوان و ئەو گۆرانانشی کە دایانێن یەکمان تۆ توانێت لە دەنجی کورساتەوە لە ماڵەوە بێت لە ناو ئۆتۆمبیلەکەەوە بێ ئەتوانی گوێویستی بیت کە هەمووی کۆمەڵێک گۆرانی بەچێژن ئەنی ئێستا بۆ نمونە بەیانێت تۆستایی لەخە و ناتوانانی گۆرانیەکی شاد و هەڵپەرچێ و ئەمانە تۆ لێ لەگەڵ خۆتا بێ هەندێک کەسەیە جیاواز لەوانەیە ئەنەرژیکی جیاوازیە بێت گوێ لە کۆمەڵە گۆرانی بگرێت بەڵام کۆمەڵە گۆرانی هەیە چێژی تایبەتی خۆی کە بەیانیان هەڵاسی بۆ نمونە بە چیە دەست پێ ئێمە کەلتوری خۆمان وەکو کوردەواری کۆمەڵە گۆرانی خۆمان هەیە کە ئەتوانین بەیانیان گوێی لێ بگرین باشە ئێستا بخۆم بە بەیانیان ناتوانم گوێ لە گۆرانی هەڵپەرچێ بگرم بەڕاستی ئەوە تەبعاً هەیە ئەو گۆرانی ملیەکانمانە تەبعاً هەر گۆرانی و هەر میوزیکی کەشی خۆیەتی ئەمە من ناتوانم ئۆتۆمبیلیش تەنانەت لەو گۆرانیەکاندانێت کە زۆر خێرایەوەها لە حەفلەکان ئەوچاوەمانە نازم من وەکو خۆم لام وایە هەمیشە گۆرانی لە هەندێک شوێنە هەیە ئەبێت زۆر وەکو خۆی بێ بۆ نمونە ناو ئۆتۆمبیل ناوتون بێت چی بێت ئەبێ بۆ نمونە من لام وایە گۆرانی ئەوەی لە حەفلای وتراوە بۆ کواڵیتی وەڵاهی بۆ ناو ئۆتۆمبیل نەیانوتووە جا ئێستا لە هەندێک کەلتوری جیاواز ئێستا بۆ نمونە وڵاتە عەرەبیەکان لای خۆشمان زۆر کەس حەزی پێکە یعنی یەکێک لەو گۆرانی بێژانەی کە هەتا ئێستاش خەڵک حەزی پێکا و لە نێو چاخانەکانە یاخود لە نێو ماڵەکانە بەنانی بەیانیەوە فەیروس باڵێ لە وڵاتانی عەرەبی بۆ نمونە لە زۆربەی وڵات بۆ لە وڵاتی میسر هەتا ئێستش زۆربەی قاوەخانەکان بەیانیان بە شەقامەکانە بڕۆ لە قاهیرە لە کۆمەڵێک لەو شارانەی کاوێ هەیە کەلسوم ینی ئەمانە کۆمەڵی هونەرمەندن بوونەتە شاکاری زۆر کرنگ لای خۆشمان ئێستا ئاوا بە جادەی پیرەمێردا بڕۆ خوارەوە کە یەکێک لە دوکانانەی کە زۆر کۆمەڵشتی ئاسەوار و جوانە فرۆشێ گوێت لە دەنگی حەسەن زیرەکە یعنی هەتا ئێستش ئەو تەجیلەی ماوە کە کاسێتی تیەکەی باشە ئەم کاسێتانە وای کردووە خەڵک سەرنجی بەلای ئەم کابرای ڕابکێشێ ئەم کابرای گرنگ نییە بەلایەوە ڕۆژانە چەند شت بفرۆشێ یاخود چەند شت پارەی ئیسفادەی لێ بکە ئەوەی گرنگە بەلایەوە کە کەسێک بڵێ من ئەم شتەم زیایە لە ماڵەکەی خۆما و ئەمە تەمەنیەتی لای خۆی هەڵیگرێت و ئیتر خۆشی تەمەنیشی هەیە کۆمەڵی هاوڕێ ڕووی تێکە یعنی تۆ بەلاشیا بڕۆیت ئەتوانی بە شێوازی لە شێوازەکان هەست بە دڵخۆشی بکەیت ئەمە بۆچی ئەمە هەر گۆرانی و بەیانیشە و خۆش بێ هونەرمەندێکی واش وەکو حەسەن زیرەکە ئەتوانین بڵێنێ وەکو مێژوی خۆمان وەکو کورد شانازی پێوەکە بێگومان چەندەها گۆرانی بێژمان هەیە کە ئەمەنە گۆرانیەکانیان جوانە کاتێک کە گوێیان لێگری دنیایەک یادگاری تایزین و ئەبێتەوە ئەگەر تەنانەت دەشخە نەتخاتەوە بیری یادگاریەکانە دووە کە هەستێکی زۆر خۆش و ئارامەت بە کورتی و پوختی بەیانی نە ئەو خێراکەوە سەرکۆڵی هەڵپەرکێکن نە ئەو خاو خەمگینەکەی منیش گوێ لە شتێک بگرین تۆزەگە هەجەومان بگۆڕێت و ئەمان لێکەها کە هەساین ڕۆژەکەمان دەست پێ کرد حەزمان من ئەو تو فترەی گرتوت بەوە کە هەر کەسێکە بنێن و بێتاقەتی ناوە بە سوحبەت بەس بەیانیان گرنگ نییە کە ئەڵڵا سیاستەکەی خۆست دۆزی ئێنەرژی تەوێ باش یەک شتە پێ بڵام سەرکۆ ئێمە مرۆڤین و مرۆڤ یعنی
ئەو بارودۆخی چواردەورەی زۆر کاری تێکا بتەوێت نەتەوێت ئێمە بە سروشت کورد زۆر با بڵێن کۆڵ نادەرە زۆر بەرگە هەڵگرین بەڵام بشتەوێت نەتەوێت دیوار نین ئەم هەموو هەواڵە کارمانتێکە زۆر جار هەر لە ئەم فترە زۆر بەرگوێمان نەزانم لە ئێوەی پیاوانە بەڵام ئێمە وەکو خاتوونەکان زۆر ئەمە بەرگوێمانەکە بۆ نمونە زۆر جار شتمان لەبیر ئەچێتەوە ئەڵێ بخوا ئەمەنە ئەم بارودۆخە ناخۆش ئەمەنە هەواڵی سیرتی هەر ناخۆشیەکەشی لایەتەوە ئەم هەواڵانە ناڕاستەوە خۆش هەر تەنانەت دەنگێکی ئاسمان بەرز ئەبیسی مناڵەکەت لە بەرچاو تاتر سەهر یعنی بێتاقەتت ئەکا جا لەم کەشایە بێگومان هەمومان کاریگەری نەرێنیمان وەرگرتووە و یەک قسەی زۆر جوان بووە یوت ئێمە ئێستا تقریبا لەو بارودۆخای نەڵی لە ئامادە باشی شەڕا هەیە هەمیشە تۆ ئامادە باشێک هەیە لە کەشی شەڕ ئەمە ئەڵێ لەو ئامادە باشیین ئەم ئامادە باشیە تۆ بۆ مانەوە جەستە هەوڵەیە ئیتر زۆر بیر لەلایەنەکانی تر ناکاتەوە تا ڕادێک ئێمەش کەوتونەتە ئەو بارودۆخەوە بەڵام ئیتر گرنگ ئەوەیە لە کۆتاییە بتوانیت کۆنتترۆڵی خۆت بکەیتەوە لە شوێنەکە خۆت بگریتەوە ئەگەر بۆ نمونە خەفەتە هەر شتێکە لە شوێنەکە خۆت کۆنتترۆل بکەیت خۆت نەیە بەدەستەوە جا مناڵ بووین هەمە زۆر ڕووی ئەدا تایسە شت بەدەستەوە کەوتۆتە خوارەوە شتێک بشکێنی بۆ نمونە کەلوپەلێکی زۆر زۆر گرینگە گوڵدانێکە چەندەها ساڵ لەو ماڵایە زۆرش بە نرخ بووە بیەی بە عەرزە بیشکێنی ئیتر مناڵیە هەموو شتێک باشە باس لە ئیترەکەنەوە جا ئێوە سەرتان شکاندووە گوڵدان چییە بەڵام ئێستا بۆ نمونە لەو کاتا شکاندوو تا دایکە دووتوتە وتویەتی ئەمە کێشکانویەتی وتوتە چی؟ وتوتە بۆ نمونەکە تۆشکانوتەوە توتە مشکانەوە؟ خۆی من ئەمە تۆتێت بیبەسینەوە بە تۆڕەکەی خۆمانەوە من زۆر جار لە مەکتب کە شەڕمانەکرد ڕۆشتینەوە بۆ دایکمان باسە کردمەون ڕەفقەکەمان شەڕی کرد مامۆساکەوای لێ کرد کە سوور دایکمان ئەیزانی کە خۆی شەڕەکەی کردو ینی ئەمەش چییە؟ من حەزم بەم دەستەواژەیە نییە ینی کە بڵین درۆی کرد ئەڵێ مناڵە ناڕازگۆیەکی کرد لەگەڵ دایک و باوشی مامۆستای گەورەش نابێ زۆر جار لە منداڵە نازانێ ئەم دەستەواژێشتێکی خراپە بەڵام بۆ منداڵ فێری درۆکردن نەبێ یان ناڕازگۆیە بێت ڕاستی ناڵێ ئایا باشە ئایا هۆکارەکەی دایک و باوک و ماڵەوەیە زۆر جار ئایا هۆکارەکەی ژینگە و کۆمەلگا و چواردەورمانە تەبعەن مناڵە زۆر جار لە کاردانەوەکە ترسێت باش من ڕۆژێک گەک نمونەی ئەکەمە پرسیارە بۆ میوانەکەمان بۆ منداڵ ئەڵێ خۆیان قەت دایک و باوشیان جودا نەبن لە یەک جا نەبنەوە چکە مناڵ لەوێ زۆرە بێتە قوربانی باش میوانەکەمان ئامادەیە باشە کاتە لەسەر ئەوە قساکەن مناڵ هەندێک جار ئەبینین ڕاستی ناڵێت هۆکارەکەی چییە و لەم کاتانە هەدایک و باوک لی تووڕا بێ هەندێک جار سزای ئەدا بەداخەوە هەندێک جار سزاکان تۆزێک جەستەی و فیزیکیشە سزاکە ئەگەر درا ئەگەر مناڵەکە مامەڵی لەگەڵاکرە مامەڵە دروستەکە چێ هەر بۆ ئێداواکەن لە دکتور پێشڕۆ حەمەعەلی ڕاوێژکاری پەروەردەی خێزانی وەڵامی پرسیارەکانمان باتەوە دکتور گیان سڵاوی لێ بێت بەیانی بەڕێزت باش خۆشحاڵی بە ئامادەبوونە باشی دەمێکن لە خوارەوەی ترە تازینە سەرەوە زۆر زۆر بەخێر بێ خۆشحاڵ چامان ڕوون بووەوە بە بینین دووبارە دکتۆرگیان سپاس دەکەم دکتۆر مناڵ کاتێکە هەندێک جار ئەگەر قسەیەکی لەگەڵاکە پرسیاری لەسەر کارێک لێ ئەەکەی ئەبین ڕاستەکەیت پێناڵێ هەندێک جار تۆزێکیش بابەتەکە ئەپێچەنە یعنی وەڵامی ترەیەدایەتەوە کە دایک و باوکەکە بەعزە جار توورەش ئەبێ یەکەم جار هەر بە ڕێزت پێمان بڵێ بۆ لەوانەیە هەندێک جار ڕاستێکە ئەشارێتەوە بەناوی خۆی گەورەی مێرەبان سوپاس و ستایش بۆ خوا و سوپاس بۆ بینەرە ئازیزەکانی کورسات با بڵێن یەکێک لە تایبەتمەندیەکان پرسیار لێرا دروستە بێ ئایا مناڵ ناڕازگۆیی دەکات؟ نەخێر مناڵ تا 7 ساڵ شتێک نییە پێی بوترێ ناڕازگۆیی مناڵ لەبەرەوەی ڕەنگە پێداویستیەکانی هەبێ وا ئەکات دووشت هەیە پێ مەڵێ یا ئەوەتانێ پێداویستیەکانی هەیە بەڵێ ئەکرێ پێداویستیە دەونی و جەستەییەکانی تێر نەبوو بێ بۆیە ئەمە ئەکات و ئەکرێ خەیاڵێکی فراوانی هەبێت لە ئەنجامی ئەم خەیاڵ فراوانیە ئەم شتاڵێ کە ناڕاستیە بەدیدی من و تۆ باش ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەمینیان بریتێ لەوەی ڕەنگە ئێمە بین نەزانین مامەڵەکردن لەگەڵ مناڵەکانمان چونکە مناڵەکان ئەترسن لە سزا لە سزاکردن و مادەم ترسان لە سزا
پەنا ئەباتە بەر شتێک کە بەرگری لە خۆی بکە. زۆر کات پرسیارێک لە خۆمان بکەین و لە مناڵەکان ئایا مناڵەکانمان ئێمەی خۆشەوێ یا تووڕێ لە ئێمە و ئایا مناڵەکان ئێمە خۆشمانەوێت یان تووڕێ لە مناڵەکان. ڕێک ئەمە پێمانەڵەیە ئەگەر بە خۆشەویستی مامەڵە لەگەڵ مناڵەکانە بکەین شت ناشارێتەوە وەکو خۆی بابەتەکەم بۆ باسەکات و منش گوێی لێگرم. بەڵام ئەگەر ترسی هەبوو لە جیاتی لە بەرامبەر خۆشەویستی ترس بوو بیر لەوە کاتەوە هوەری بەرگریکردنێک دروستکە وێنایەک دروستکە ئەم وێنایە بە ناڕاستی ئەچێتە خەیاڵەکەی خۆی شتێک وێنەکە بە منەڵێ و ئەو کاتە ڕەنگە من تووشی کێشەیەکی بیکەم بە کاڵای بەری مناڵەکەم. باشە ئەمە تا حەو ساڵی دکتۆر تا حەو ساڵی دوای حەو ساڵی بۆ تا حەو ساڵی لەبەرەوەی منداڵ تا حەو ساڵی ناتوانێت جیاکاری لە بینی بەهاکانی بکە لەگەڵ لێهاتوویەکانیە. باشە ناتوانێم تەمیزە بکەم جیاوازێ بکە. لە دوای حەو ساڵی وردەوردەوەکە یەکەم جار خەیاڵێکی ئیعتیادی چڕ و پڕی هەیە سەبارەت بەوە بەڵام دوایی خەیاڵەکانی لە دوای حەو ساڵەوە ئەبێ بە ئاماژدار. یەکێک لە تایبەتمەندیەکانی تر ڕەنگە خەلەلێکی تر لە ئێمە هەبێ ئێمەی دایک و باوک وا مامەڵە لەگەڵ مناڵەکانمانەکەین تێکەڵکردنی بەهاکان و لێهاتوویەکان. ئەمە چۆنە؟ چونکە ئێمە مەسەلەن کۆمەڵک ڕازگۆیی یەکێکە لە قیەمەکان لە بەها ئەم بەهایانە لە دوای حەو ساڵە بێ من ئیشی لەسەرکەم. بەخشین یەکێکە لە بەهاکان ئەبێ لە دوای حەو ساڵەوە من ئیش لەسەر بەهاکان بکەم. بەڵام لە پێش حەو ساڵ ئیش لەسەرەوە بکەم لێهاتوویەکانی ژیانی بکەم. چۆن پشت بەخۆی ببەسێ، چۆن متمانەی بەخۆی هەبێ، چۆن تەقدیری ذاتی خۆی بکە. ئەمانە بریتین لەو لێهاتوویانە کە بتوانێ گەشەی پێبە من یارمەتی دەری بم تا گەشە بە لێهاتوویەکانی بم. ئەنجا لە قۆناغی حوتی دووەما ئیش لەسەر بەهاکانەکەم. بەهاکان هەم تعلیمە فێرکردنێتی هەم چاندنێتی. باشە دکتۆر زۆر کاتەڵین منداڵ هەرچێ بکات سێری خۆی ناگەین سێری پەروەردەکەیەکەین دایک و باوکەکەیەکەین ئەگەر لە سیستەمی بخێزانە بێ ئەگەر دیقەت بین هەموو سەری ساڵی کاچینە ناو خوێندنگاکانەوە مناڵی پۆلی یەکە هەبینی ئەم مناڵە یەکەم کەس مامۆساکەی ئێتە هەڵسەنگاندنیان بۆکە ئەڵێ ماشەڵڵا و لێ بۆ ڕەحمە لە دایک و باوک تو چەند عاقڵی تو جارێ بەس بە ڕووکەش و جارێت یەکەڵ نەبوو کە مناڵە چی بکە. خێزات تا چەند بنەمایەکە کاگای چەند لە تەندروستیەتی چەند لە گەورەکردنیەتی چەند لەوەی کە چۆنی خاتە ناو کۆمەلگا چەندش ئاگای لەوەیە کە ئەم منداڵە فێری ئەوە بێت کە ڕاستگۆ بێت. دایک و باوک ڕۆڵیان هەیە؟ گەورەترین ڕۆڵی دایک و باوکە. یەکێک لە تایبەتمەندیەکان بریتیە لە پێشەنگبوونی باڵا بۆ مناڵەکان. ئەو ساتە وەختەی من لەبەر بابەتەکەمان لەسەر ناڕازگۆییە ئەو ساتە وەختەی من لەگەڵ خێزانەکەم ناڕازگۆیانە مامەڵاکەم خێزانەکەم دوور بێ لەگەڵ منە ناڕۆزگایانە مامەڵاکە یاوە خود من لە تەلەفۆنێکە ناڕازگۆیانە مامەڵاکەم مناڵەکەم واستەکە شتێکی باش و بەقەدرە مەسەلەی ناڕازگۆیی. ئەسڵەن ئەمەیدا چونکە مناڵەکان لە قۆناغی حەو ساڵی یەکەمە چی ئەبینێ ئەوە ئەکاتەوە. لە 180 پەروەردە بریتێ لە کردارەکانی دایک و باوک لە 120 بریتێ لە گفتارەکانی دایک و باوک و لە 190 کاریگەری دایک و باوک لە قۆناغی حەو ساڵی یەکەمە بەجێمێنێ لەسەر مناڵەکان لە 100 کاریگەری دەرەوەیە. سەیری ڕەفتار و مامەڵەکردنی دایک و باوکەکان ئەگەر دایک و باوک لەبەر خاتری میوانداریەک وەڵامی تەلەفۆنەکەیان نایەوە ناڕازگۆییان کرد هەستەکان ناڕازگۆیی شتێکی زۆر جوانە بۆ پەڕینەوە لە دۆخەکان. دایک و باوکەکان ئەگەر لە مقابلی ئەوەی کە ڕازگۆییەکی کردبێ ڕەنگە ئەمەش پاڵەرێکی ترە چونکە زۆربەی کاک سەرکۆ ئێمە زۆر مهمە کاتێک کێشەیەک ئەبێ بە دوای هۆکارەکە بگەڕێم پێش هەموو شتێک تەشخیصی بکەم. ڕەنگە مناڵ سەیری ئەمە ئەکا من ئەگەر دووکەڵێک ببینم ئاسەوارێکە بینم ئەڵم لە پێشە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئاگرێکە بۆیە دووکەڵەیە. پزیشکێک کاتێک منداڵێک تایلەیە دەسەخاتە سەر ناوچەوانی پێمەڵێ ئاماژەیە بۆ نەخۆشیەک لە ناخە چونکە تاکە بریتی نییە لە نەخۆشیەکە تاکە بریتێ لە عوارضەکانی لە نیشانەکانی. زۆر مهمە دایک و باوکیش بە دوای ئەم نیشانانە بگەڕێ ئایا یەکەم خۆم پێشەنگێکی باڵام
بۆ مناڵەکەم. دووەم، ئایا من منداڵەکەم هەست بە ئەمانەکە فعلەن؟ چونکە ئەو کاتی هەستی بە ئەمان و ئاسایش نەکرد بیر لە درۆی بەرگریە کاتەوە، لە ناڕازگۆیی بەرگریە کاتەوە. سێهەمینیان، ئایا من لە کاتێک کە ڕازگۆیانە مامەڵەی کردووە لە بەرامبەر پێشهاتێکە حەدەسەکە، ئایا من دەستخۆشیم لێ کرد؟ پێم وت هەر بژیت مادەم ئەوەنە ئازایانە و بیۆریانە دانت بە شتەکانە، من زۆر سپاس دەکەم، تەواو هیچ شتێک نەما. ئەو کاتە ئەوژیە داوای لێبوردن نکات و کێشەکە چارەسەر بێ. بەڵام هەستەکەی جارێک وا هەیە ئێمە دایک و باوکەکان لەم پێشهاتە ڕازگۆی یەکمان لەگەڵاڵێ، حەدەسەکەمان بڕوو نەکاتەوە، سزادرێ. لە بەرامبەر ئەوەی ڕازگۆیی و تۆ سزادرێ، دوای بیر لەوە کاتەوە ئەڵێ وا دیارە ناڕازگۆیی پاداشتیەیە. ڕێگەت چەوتەکە ئەگرێتە بەر، واتە تعبیر لە پێداویستیەکانی ئەکا بە شێوەیەکی نەگونجاو کە ناڕازگۆیی لە قۆناغی مناڵیە شتێکی ئاسایی سیر بکرێ، چونکە مە یەکسەر بە دوای ئەمە بگەڕە پێداویستێتی. ئەم بابەتانە وام لێ ئەکا بەم سێ چوار خاڵە وام لێ ئەکا کە من بڵێم ژینگەیەکی فعلەن ئارامی ڕازگۆییم بۆ مناڵەکەم فراهێناوە تاوەکو بچێتە قوتابخانە، یا وەخۆ شتێکی تر ئەو ساتە وەختەی منداڵەکەم پێویستی بە دەستەواژەیەک بەکارێنێ پێمەڵە پێویستیم بە خۆشەویستیە، بە تعبیرێکی ناڕازگۆیانە مامەڵاکە. بۆ نمونە زۆر کات مناڵەکان ئەڵێ کەس منی خۆش ناوێ، کەوتی کەس منی خۆش ناوێ یعنی ئەڵێ وەرە باوەشم پێ بکە، پێویستم بە خۆشەویستیە. ڕێک عەکسەکەیەتی پێم ئەڵێت ئەگەر ئەم منداڵە بیر لە تعبیرێک کاتەوە ئەوێ بە تۆ بڵێ ئەڵێ من لەگەڵ هاوڕەکان وێنایەکی خەیاڵیت بۆ کاتەوە دوجاری وای دایک و باوکەکەی شکێنێ، پێڵێ ئەڵێ فشەمەکە احترامن. یێزانی ئەمە چیت پێڵێ؟ وێنایەک بۆ خۆیەکە کە بەتەڵێ، وێنایەکەکە لە مەکتەب وام کرد و وام کرد و ئەمانە. ئەزانی ئەم مناڵە پێویستی بە چییە؟ پێویستیەکی گرنگی بە چییە؟ پێویستی بە ستایشکردنە. ئەڵێ دایکە باوکە ستایشم کەن، مەدحی من کەن، کە نەم کرد ئەمە ئەکات. یاوە خۆت هەر ڕووداوێکی کرد کە ڕوئەیە جاری نەبزی دایک و باوکی ئەگرێ لە قوتابخانە فڵانە هاوڕێم شەڕی کرد و وای کرد، بزانێ دایک و باوکی پەرچەکردداری چۆنە. ئەمە خاڵێکی ترە لەوانە. یەکێکی تر هەر لە پێشهاتی ئەمە ئەکرێ ئێمەی دایک و باوک بە دوو فاکتەری کە پاڵنرە بۆی مناڵەکەمان ناڕازگۆیی بکە. زۆر محاسبەکردنی مناڵەکانمان یعنی مناڵەکەم پەنابە بەر ناڕازگۆیی، ئەوە منم تەنگی پێڵەچنم، زۆر محاسبەیەکەم لێپرسینەوەی لەگەڵاکەم، یا لە هەمووی خراپتر لەمە خراپتر وا مامەڵە لەگەڵ ئەم مناڵەکەم پرسیاری لێکم سوور ئەزانم پرسیارەکە وەڵامەکەی وانە، بەڵام تەڵی بۆ دانێم، ناومە ناوە تەڵی لێپرسینەوە، تەڵی لێپرسینەوەی بۆ دانێم پرسیاری لێکم بەس بۆ ئەوی ناڕاستیەکە بڵێ، ناڕاستیەکەڵێ ئەنج پێشەڵم ناڕاستیت کرد. ئەمەش یەکێکە لەو شێوازانەی دوای ئەوە هەنگاوی دوای ئەمە ئەیکەم بە کاڵای بەری کەواتە من مناڵەکەم فێری ناڕازگۆیی کرد. من وای لێکەم دوور لە ڕووی جەنابتان دوور لە ڕووی جەنابتان طبعاً حەزب بەو دەستەواژە نەرێنیانە ناکەم بڵێم درۆکردن لە بەرەوە هەر دەستەواژەم کردو بە ناڕازگۆیی بەسەرەوەی پێڵم درۆزنە درۆ ئەکا ئیتر ئەمە وای لێ ئەڵێ تاخم یەکسەر وێناکی مناڵەوەی دایک و باوکی چی سەیری ئەمەکە چۆن سەیری ئەمەکە ڕێکەما بێ بە وێنەی خۆی بە کاڵای بەری ترڵێ من حتمما من کەسایەتێکی وام سەرنجتان ڕابکێشم بۆ یەک چیرۆک لە قورئانە ئاماژەی پێ کردووە. تەسەوورکەن ڕەنگە هەمومان و بینەرانی بەڕێزیش درامای یوسفی پێغەمبەریان بینی بێ کە یوسفەکرێتە ناو بیرەکەوە براکانی یەنەوە. طبعاً یەکێک دوو مەهامیتیایە لەما قورئان بۆی نەقڵ کردوین، یەکیانەوەی خۆمان فێری مناڵەکانەکەین چونکە پێغەمبەر یعقوب ئەی فەرموو ئەترسم مناڵەکەم گورگ بیخوا، دەیوتیان خۆت باوک مەڵێ ئەترسم گورگ بیخوا، ئەڵێن گورگ خواردی. بەڵام لە هەمووی مهمتر و گرنگتر لەم بابەتە هاتنەوە کراسێکی خوێناوییان هێنا باوکی سوور ئەیزانی کە ناڕاستیە، بەڵام نییە لە ڕووی مناڵەکانی کە ئێوە ڕاست ناکەن مناڵەکەی من گورگ نەی خواردووە، شتێکی ترتان بەسەرهێناوە. پێی نەوتن چل بۆ 40 دانە ساڵ مەدای بوو مەودای بوو
بۆی مەجالێکی تیاابێ تەوبە بکەن بگەڕێنەوە ئەمەی نەکرد بە کاڵای بەریان لەمەش تایبەتمەندی تر ئەوەیە یعنی دوو کەیس ئەگەر لە خزمەت جەنابتان باس بکەم چونکە ئەم کەیس طبعاً ئامانەتە بەزەوەی هەندێک شت هەستەکەی واریدە زۆرێک لە خەڵکان وا باسەکە یەکیانەڵێ ئەیوت کاکتۆر من دڵنیام بەڵگەم پێیە کە ئەم مناڵەی من ناڕاستیەڵێ ئێوتم باشە پرسیارێک لێرە دایک و باوکی ئازیز پەروەردشیاری بەڕێز جەنابتان قازین دادوەرن لێکۆڵەرن یا پەروەردشیارن ئەویکیان بە دوای بەڵگە و دوکومنتە ئەگەڕێ لێکۆڵەر و محەقیق و دادوەرەکانن نەک پەروەردشیارەکان پەروەردشیارەکان ئیشانەوە نییە کەواتە من خۆم فێرێمە یەکەم دووەمینیان هەر لەسەر ئەوە کەیسێکم لە لاب ڕۆژیان وتم حەزەکەی چ بەهایەک لە خۆتا زیادکەی چ بەهایەک لە خۆتا بچێنی وتی حەزەکەم ڕازگۆ بم حەزەکەم ئیش لەسەر بەهای ڕازگۆیی بکەم دوای قسەم لەگەڵ خانەوادەکە کرد وتم ئێوە پێڵەن درۆزن ئێوە پێڵەن ناڕازگۆ نەتان کردو بە کاڵای بەری وتی ناخر کاکتۆر هەندێک جار خۆی وا قسە ئەکات ئێمە بەس بتان و بەس ڕاست بم بڵێ هاسی کرد لە بەرەم تەحقیقەوەتی بە ئێوتم ئەم مناڵە بۆ بە کاڵای بەری وێنایەک بۆ خۆی ئەبینێ هەستەکە کەسێکی ناڕازگۆیە هەستەکە کەسێکە لە جیاتی ئەوەی وزەیەک بێ ئەسڵ لە مناڵە بریتە لە ڕازگۆیی ئێستا ئێمە هاتووی باز لە ناڕازگۆیەکەی کە جوزئێکی کەمەتیایە زۆر باش دکتۆر بتەوێت نەتەوێت منداڵ هەندێک قۆناغی بەتابێت هەتاکو تەمەنی بەرەو سەر و تر ئەڕوا ئەکەوێتە هەندێک بارودۆخەوە کە تۆ پرسیاری لێکی ڕاستەکەت پێناڵێ دایک و باوک لەم کاتانەیە ئەبێ چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکەیاکە تۆ سوورەزانی کە ناڕاستی پێناڵێ وانە گرفتێکت نەبێت لەوەی ناڕاستی پێناڵێ بەڵام لە پێشە داخلی لاشعوری خۆمە بم زۆر خۆشحاڵم بەوەی ئێستا ئەزانم ئازایەتی و بێوەریەک لە لای تۆ هەیە ڕاستیەکەم پێ بڵێ بەس عادەتەن لە پێشترا بێت دایک و باوکی گرتی لێ بزانێ ئایا دایک و باوکی فعلەن ڕاستیەکەی پێ بڵێ هەمانش دەڵێ دووەم ئەو پەیامەی ئەو بە منی گەیاند تەواو تەسلیمیە بم جۆملەی نییە بەوەی ناڕاستیە بەلە ناخی خۆشتا هەبێ ناڕاستیە بەڵام وەکو پێغەمبەر یعقوب نایڵێم نایم لە ڕووی چونکە یەک لە سەرسەی پەروەردە چاون و قان و چاوخشانە ئللا لە سێشتانە بێ سێشتەکە ئەگەر زانین یەکەمینیان مەترسی بۆ سەر ژیانی دروستەکە نا ستۆپ چونکە ژیانی خۆی لە پێش هەموو شتێکەوەیە دووهەم ئەگەر زانیم یاساشکێنیەکی گشتیە نەک یاسای من دەستور لە ماڵا دروستەکەم دەستور دائەنێم لەگەڵ خێزانە بە هاوتەریب لەگەڵ خێزانە دائەنوشین ئەڵێن ئەمە دەستوری ناوماڵانە ئەم دەستور و یاسایانی ناوماڵ ئەمە شکان گرفتێکم نییە گرنگ ئەوەی یاسایەکی گشتی هەمومان کۆک بین لەسەری ئەمە یاسای گشتیە سێهەم پێچەوانەی شەریعەت و خوا و قورئان نەبێ لەم سێشتا ئەڵێم ستۆپ ئەگەر خطۆڕەت بۆ ژیانی دروستکە دووەم یاساشکێنی گشتی بێ سێم پێچەوانەی شەریعەت و قورئان و سونەت و پێغەمبەر لە غەیری ئەمسیانە چاوەڵێنم لە هەندێک بابەتی بچووک یعنی ئەو بەردەوام ئابم شوێ ڕاستی نەڵێ بەردەوام بێت هەندێک جار نابێ بەخۆ و زۆر جار خۆمان نەڵێن لە کردە بچووکەکانەوە دواتر پەلا هاوێژێوە گەورابێ وا ناکات بۆ نمونە ئەگەر بە شێوازێکی دروست ئاگای نەکەیتەوە کە من ئەزانم وەکو دایکت تۆ خەریکی ڕاستم پێناڵی ئیتر ئەمیش ئەیکا بە خویەک لە خۆیە تایبەتمەندیە کوتم داخلی لاشعوری خۆمە بم دووەم ئەگەر زانیم ڕاستیەکەی وت ئەیکەم بە ئاهەنگی ڕانێ بۆی تەعزیزی ڕاستی بێ لە لای ڕاستی لا خۆشەویست بێ هێزی متمانە بوون لە ناخیا بۆ دروست بێ سێهەمینیان خۆی پێناسێنم ڕێگەکانی پیشانەیەم ئەگەر خوا نەخواستە ئەم حاڵەتەی کە من هەستەکەم ئەمە ڕێگەکانێتی یەک مرۆڤ بەرەو ئەمە بات ناڕاستە خۆ دوو بەرەو ئەمەیە بە سێ بەرەو ئەمەیە بە چاکیەک و ئیجابیەکانی
پەیوەندیەکانی باشەکە وا ئەکات یەم ئیجابیات و سلبیاتی ئەم خاڵە لێک هێمە بەرامبەر بە مناڵەکەم و ئەزانی ئەویش دوجار مرۆڤە کائینێک کە بریتە لە ڕۆح و جەستە و خوێن و هەموو ئەم شتانە و ئەویش تۆ بەم حاڵەتە جارێک دوانسیان خۆی داخڵ ئەبێ لەگەڵتا ئەنجا یەکێک لەم خاڵەت زۆر مهمتر بریتە لەوەی جیاکردنەوەی ڕەفتارەکە لە کەسەکە ئەزیزی من شیرینی من ئەزانم من ئەگەر واش بێ تۆ زۆر گرنگی لەلام تۆ هەر ئەو کەسە خۆشەویستەی خۆت خۆشەویستترین کەسی لەلام سوپاسگوزارم کە خوا توێ بە من بەخشیوە لە ئامێزی ئەگرم ئەم ڕەفتارە ڕەفتارێکی ناشرینە بەڵام سەرڕای هەموو شتەکان تۆ بریتی لەو کەسەی کە قوڕەتی عینی منێ هێزی هەناومی زۆرم خۆشەویست ئەم خۆشەویستی و مەحەبەتی بۆ دەربڕم ئەگەر ئەم جارش پێم ناڵە جارێکە ئەکەوێتە سەرسکەکە پێمەڵێ چونکە جیاکردنەوە لە بینی ڕەفتار لەگەڵ کەسەکە ڕەفتارەکەم جیا کردەوە فەسڵی ئەم دوانەم کرد نایکەم بە کاڵای بەری ئەو کاتە جیاواسر مامەڵە لەگەڵ مناکات جا ئەم هەست و سۆز و خۆشەویستیە لەم پەروەردەی سەردەمیە دکتۆر بەدی ئەکرێ بۆی ئاڵم نمونایانی ینی بەداخەوەڵم ئێستا زۆر جار منداڵەکان خۆمان سەر لێ شێوانیان بۆ دروستەکەین لە ماڵەکەی خۆمان نییە سەوای لێ هاتووە دایک و باوکەکە لەبەر لەگەڵ ڕێز و خۆشەویستم ئەمە دەسە بین بۆ نقطانەی کە ئایا هۆکار چیە کەم ناڕاستگوی دروستە بێ لەبەر خاتی کاتەکانی خۆیان لەوانەیە مناڵەکەیان بەرن ئێستا شوێن کراوەتەوە بۆ خەوتنی مناڵەکانشیان تە بەپێی تەمەنە جیاوازەکان مناڵەکە لە ماڵی باوشی دایکەکەیان لە ماڵی باوشی کوڕەکەیە لەوانەیە لە ڕۆژێکە سەعاتێ 2 ساعت نەیبینەوە 2 ساعتش خەوتووە ئەم هەست و سۆز و مەحیبەت و خۆشەویستی کە جەنابەت باسەکەی ئەگەر ئەمە هەر دووبارە بوو هەر نەمانبوو بۆ مناڵەکەمان ئێ مناڵیش بەخوا لەکوێ خەوێکی شیرین و نانێکی خۆشە بێ لەکوێ خۆشیەکە بێت و ئایپادەکەی بەدەستەوە بێ بەخوا لەگەڵ ڕاستگوێ با تۆزێ واقع بین بۆ لە ماڵی نەنکەکەی کە ئایپادەکەی یا دەستی دایکەکەی لێ قوبوڵ ناکرد لە ماڵی نەنکەکەی پێخۆشە لە ماڵی مامەکەی خەتی ئەنتەرنێتەکەی باشترە ماڵی مامەکەی پێخۆشە کە ئەمانەمان بۆ مناڵەکەمان ئەم ژیگێمان بۆ دروست کرد فێری درۆکرد نەبێ زۆر داوای لە برناکەم دەساژی بەکارم حەزەکەم نەمێنێم شتە یعنی فێری ناڕاستگۆیە بێ با تۆزی واقع بین چۆن ئەم ژینگێ دروستکەین یەکێک لە تایبەتمەندیەکان ئەرە پرسیارێک لە خۆمان بکەین ئەم مناڵانە لە بازار وەرمانگرتووە لە ئاسمان بۆمان داباریوە دوو تایبەتمەندیە یەک خەڵاتی خوایە بۆ ئێمە دوو ئامانەتی خوایە لە لای ئێمە کە من بڕیارم ما بچمە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە پێش ئەوە بێ خۆم پەروەردەکەم ئەبێ کار لەسەر خۆم بکەم دووهەم ئەم بەرنامەی جەنابتان ئیش لەسەر چیەکە بۆ ئەوەیە من و تۆ سەحرخان پێکەوە ئیش لەسەر ئەوە بکەین خۆمان یەکم کەس خۆمان بگۆڕین دوای ئەوە پەیامێکی جوان بین بە خێزانەکە ئەمە دووەم سێهەمینیان لە پەروەردە ئێمە شتێکمان هەیە بۆی مناڵەکان فێری دوو پەروەردە نەبن ئەڵێن دایک و باوکی عەزیز هێڵی سوورە مناڵەکانمان بە تایبەتتر بۆ شەوان بەبێ خۆمان تا 18 ساڵ لە هیچ ماڵێک بمێنێتەوە بۆ یەکەم دوو پەروەردەی دروستەکە دووەم مەرجعیەتی من نایەڵێ چونکە لە جیاتی یەک مەرجعێکی تری بۆ دروستە بێ دایکمە بێ بە مەرجع باوکمە بێ بە مەرجع تا دوایی خوشکەکەم بورزاکەم هاکەدا ئیلی ئاخیری سێهەمینیان هێزی متمانە نەبوون بە خود لەو مناڵا گەشاکە بۆ لەبەرەوەی ئەکەوێتە بەراوردکاری ماڵی من بە ماڵی باوکم ماڵی من بە ماڵی خوشکەکەم ماڵی من بە ماڵی براکەم بۆ لەبەرەوەی ئەو ساتە وەختەی لە ماڵی براکەمە لە ماڵی خوشکەکەمە لە ماڵی دایک و باوکمە ئەو تەنیا جوانیەکانی ئەوە بینێ هەموو شتەکان نابینێ لە ماڵی خوشکەکەم تەحەفوزێکن مامەڵەیەکی جیاوازەکەن لەڵێن ئەوی لێیە بەڵام کێتەوە لە ماڵەوە خۆمان هەموو شتەکانە بینێ
هەڵە و پەڵە و چاکی و باشیمان هەموویە بینێ کە هات یەکسەرەوێتە بەراوردکاری بەراوردی چیەکە منەکا بە براکەم منەکا بە مێردی خوشکەکەم منەکا بە هەتا دوایی ئەمە یەکێک لەو خاڵانە کە ئەم بەراوردکاریە هێزی متمانەبوو لە ما خۆی بەجێ نامێنێ و ئەم باوەڕی بە کەسایەتی خۆی نامێنێ دائیمە خۆی بەراورد دەکا بە بەرامبەرەکان جاواوەی لا لەوە خەتەرتر ئەگەر دایک و باوکەکە بە هەمیشەیی خۆیان بە بەراوردکەن بە خەڵکی ڕێگەم تۆ لە مناڵەکەیان ناچێنن خاڵی چوارەم بریتیە لەوەی ئەوەی کە من یاسا و دەستوورەی بۆ ماڵ دامناوە هەموو یاساکانم فەرامۆشەکرێ من دامناوەڵێم نابێ ئایپات و مۆبایل و شاشە منداڵەکەمونە لەسەری بێ چونکە ئەزانم کاریگەریەکی زۆر عەجیب لەسەر دەماخی دروستەکە لەسەر مێشکی دروستەکە لەسەر توانای زیرەکی دروستەکە حتا داوای لێبوردنەکەم ئەم دەستەواشەیە بەکارێنم لەسەر لادانەکانی دروستەکە ڕاستە چونکە لە 16 ئەو کەسانەی کە شاشە بەکارێنێ معڕەزە بۆ لادان و بینینی دیمەنی نەشیا و تووشی لادان ببێ حتا هەڵگری وشە نەشاوەکانی ناوشتانی کە لە شاشەکان نابێنرێ دوجار ئەو عاتیفە زاڵە بەسەریا من عەقڵ و ڕۆحم زاڵە بەسەریا شتێکی تر هەیە ئەبێ من لە جاتی ئەوە خۆم ئەو فەراغە پڕ بکەمەوە ئیشی من و جەنابتان بریتێ لە هۆشیارکردنەوە ڕاست یەکەم کەس ئیشمان لەسەر خۆ گۆڕینی خۆمانە گۆڕانکاری لە خودی خۆمان پاشان هۆشیارکردنەوەی کۆمەلگا وما على الرسول إلا البلاغ ئێمە ئیشمان لەسەرەوەیە پەیامەکە بگێنین ئەگەر خۆتان خۆشەوێ منداڵەکانتان خۆشەوێ ئایندەی مناڵەکانتان خۆشەوێ پێویستەکە کۆمەڵ ڕێکاری پەروەردەیی بگرینە بەر و ئەم ڕێکارە پەروەردەیانە سەرڕای خودی ڕێکارە پەروەردەیەکان ئەخذ بە ئەسبابەکەم هەرچی ڕێکارە پەروەردەیەکانە گرمە بەر دوای وەما تەوفیقی إلا بالله ناکرێ من بەڵام ئەیتر ئێمە دەستخوا خوا پەروەردەیەکە هەموو ڕێکارە پەروەردەیەکانی خۆم تر خوایە تواناکانی منە خەمە گەڕ بۆ پەروەردەکردنی مناڵەکەم دواتر خۆم ئێمە دەستەوە سەرڕای هەموو ئەمانەش ئەزانی پێویستمان بەوەی مرۆڤ لەگەڵ خۆیان ئاش بێتەوە و مامەڵەیەکی تەندروستی جوان لەگەڵ خودی دەرونی خۆمان بکەین ئەو کاتی من هەر بە دوای شتەکانی خۆمان ڕائەکەم خۆشمان فەرامۆش کردووە مناڵەکانیشم و ژیانی خێزانیشم فرامۆشەکەم دکتۆر پێشڕۆ بێگومان نەزانین تەواوکەری ئەوەی دایک و باوک ئەیکا دوای ئەوەی مناڵ چووە بەرخوێندن مامۆستاکان لە قوتابخانەکانە کەم ئیشان بۆ تەواو ئەکەنیان هەندێک جار ڕاستی ئەەکەنەوە تەنانەت ئەگەر هەنگاوێکی هەڵەش بێ هەندێک جار منداڵانێ لە ماڵەوە ئابم شێوەیە ڕاست ڕۆشتووە بەڵام لە قوتابخانە بتەوێت نەتەوێت چەند مناڵ بەیەکەوەن بە پەروەردەی جیاواز کەشێک دروست ئەکەن مامۆستا هیلاک ئەبێ لەم کاتەیە هەندێک جار ئەوەی کە لە قوتابخانەکانە ئەگوزەرە دواناکە منداڵەکە فێری ئەوە بێ ڕاستیەکەی ناڵێ بۆ نمونە دوو مناڵم بەیەک و شەڕیان کردووە ئەزانێ بڵێ من شەڕەکەم دەست پێ کردووە من لێم داوە لانێ لەسەری ئەکەی ئەڵێن دایک و باوکە بهێنە نایوێ ئەم سزایە لەسەری دروست بێت ڕاستیەکە ئەشارێتەوە ئەڵێ بۆ ئەرکی ماڵەوەت ئەنجام نەداوە ناوێرێ بڵێ شەو بۆ نمونە تااقەتم نەبوو زوو خەوم لێکە و میوانمان بوو ئەڵێ نەخۆش بوو یعنی هەندێک جار بەدەستی زۆر مناڵەکان لەوێ لەوانەیە بە کردارێک لەبەرێکە کەشەکەلانەیە پەروەردەی جیاوازیتیایە وای لێبێت منداڵەکە لەوێ لەوانەیە ئەم ڕاستیانە بشارێتەوە دووشت پامە بۆ ئێمە یەکەم پامێک بۆ مامۆستا عەزیز و پەروەردەشارە بەڕێزەکانمان لە مقابلی منداڵێکمان ناڕازگۆیی کرد یا ڕازگۆیی کرد دەستخۆشی لێ بکەم ڕێککۆتایی بە مۆزوعەکە بێنم لە بەروی ڕازگۆیانە مامەڵە لەگەڵا کردم بەڵام من داوات لێ یەکەم بۆ ڕۆژی داهاتوو ئەمە بۆ بکەم ئەم مناڵە هەستەکە هەر قەدری ڕازگۆیی هەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەگەر ناڕازگۆیانە مامەڵە کرا لە نێوانە مناڵەکانە چوو ماڵەوە منێک پەروەردەی ماڵەوە ئێشتا لە قۆناغی حەوزاڵی دووەمە لە 160 کاریگەریم لەسەر مناڵەکە مەرماوە لە 140 دەرەوە و مامۆستا و قوتابخانەیە هەر جارێک شتێکی وا بێ کارەبای مێشکی مناڵەکە مەبڕم بەڕاست لە خانەوادەی ئێمە ئەمە هەیە
ئەگەر وانە ڕازگۆییەکە بە مناڵەکەت گرفتت نەبێ ئەگەر هەر شتێکە بێ ئەکرێ ئاساییە من خۆم مامەڵێک لەگەڵ قوتابخانەکەم و پەیوەندی لەگەڵ قوتابخانە بەسم بۆ ئەوەی کە مناڵەکەی من ڕازگۆیانە ئەم شتەی وتووە ڕاستە لەبەرەوە مامۆستا حەقەتەکە مەسەلەن خەلەلەکە لە ئێمە بووین سەردانێکمان کردووە مناڵەکە واجبەکانی نەکردووە من داخڵی ئەم مەوزوعە بم بۆی مناڵەکەم تووشی ئەم لێ پێچینەوە نەبێ دوجار بە مناڵەکەم بڵێم ئەگەر هەر چەندە ڕاستیەکان بیڵێ بەڵام تاڵیش بێ دەرەنجامەکەی شیرینە ئەگونجێ لە ئێستا جارێک دوان بەڵام دەیان ئەزمونەیە هەر لەم ڕۆژانە من لەگەڵ مناڵەکان مەدانیشم سەیری فلیمێکمانە کرد تووشی ناڕەحەتێکی زۆر بوو لەسەری بەس ڕازگۆیانەی وت تم بەڕای ئێوە چی تیا بوو لەم فلیمە ئەویست سنوور بپەڕێنێتەوە بۆی مناڵێکی دۆزیوەتەوە ئەم مناڵە بگەێنێت و دەست خانەوادەکەیان تووشی ناڕەحەتێکی زۆر بوو لێدانێکی زۆر عەزابێکی زۆر هەرچیە کرد بەس ڕاستیەکەی وت دوجار وای لێ هات فلیمەکە بینی پاکستان و هندستانە ئەگەر بینێتە وای لێ و هەردووکیەن بۆ سەر سنوور و ئەبێتە بەتەڵێکی جوان نمایشەکە ئەمە پێکەوە دابریشین سەیری ئەمە بکەین ئەزانی چەند ئەم ناڕەحەتیانەی بینی بەڵام سەی بەروبوومەکەیکە گرنگ ئەوەیە لە هەموو مهمتر و گرنگترەوەی وجدانی ئاسوودە بوو پێشەوەی کە خەڵک بێ خەڵک ببینە دوجار هەموو خەڵکیش ئەم دیمەنەیان بینی هەست بەماکەن کە ڕازگۆیی جوانترین سیماتە و هەموو ئەو چیرۆکانەی بۆ لە قورئانە یەک لە سەرسی قورئان چیرۆکە پەروەردە بە چیرۆک زۆر مهمە بۆ ئەم حاڵەتانە و بۆ تێکشکانی هەموو ئەو شتە نەرێنیانەی کە لە قوتابخانە لە کۆڵان لە دەرەوە لە مناڵی تر لە ژینگەی کەوانە بێ وەکو ژینگەی من ئەم چیرۆکانەی بۆ باز بکەم بە شێوازی چیرۆک ئەکرێت چیرۆکی ئامادەکراوی پەروەردەیی هەیە هەر نا ئەزانم خەلەلێکەیە خۆم سیناریۆیەک دانێم خۆم سیناریۆیەک دانێم چیرۆکێک دانێم بۆ منداڵەکان کە زۆر مهمە پێش نووسنی مناڵەکان ئەگەر بتوانین ئەمە بکەین بەو چیرۆکانی کە پەیامە ئەتوانم بیگەێنم بە مناڵەکانم باشە دکتۆر من حەزەکەم مەگەر وەکو دوایین پرسیارم بە کورتیش جەنابەت وەڵام بیتەوە زۆر جارڵێ زۆر ڕستەی جوان لە ژیان تامێنێتەوە کە پێدەبەخشن ینی زۆر جار مناڵێم وانی کە ڕۆژێک و ڕستەیەکی جوانیان بە من تۆ دایمە سوپاسیانەکەم یەک ڕستەی جوانە بوو لەسرم قسانی جەنابەت کە یەکێ لە دکتۆرە بەڕێزەکانی زانکۆم لە قۆناغی خوێندنما پێیگەیاندم زۆر دڵی خۆش کردم تی گرنگ نییە چیت هەیە گرنگوێ خۆت دەوڵەمەند بی من لام بوو بە پرسیار تم مەبەستوێ پارەم هەبێوتی نە مەبەستوێ ناخ و مێشکە دەوڵەمەند بێتەوە تا چەند ئێمە توانین ئەوەی کە هەمانەوەکو سەروەت ئەوەی کە هەمانە من بێ بەسمە بۆ پرسیار ئینی جەنابتەوە بۆ کۆتا پرسیار ئەوەی کە ژوورەی دامان ناوە ئەو کۆمپیوتەرەی بۆمان داناوە ئەو مۆبایلی بەدەست مناڵەکانمانەوەیە ئەو هەموو ناز و نیعمەتەی خستومانەتە بەردەمی بەڵام کە مناڵەکە ئاگری وەکو کایەکە بەدەستەوە هیچی تیانە چەند گرنگە ئەگەر هیچیشمان نەبێ بەس مناڵەکانمان دەوڵەمەند بکەین بە ڕاستگۆیی بە پڕی لە ویژدان بە پڕی لەوەی کە کەسێکی بەخشندەش بێت چکەمە بۆ داهاتوی سفادەیە بێت منیش دوو دەستەواژە بخەمە خزمەت جەنابتان ئەڵێم بە خۆم و دایکان و باوکان لەگەڵ مناڵ بژی نەک بۆ مناڵ بژی خۆت بفرۆشە بە منداڵت نەک خۆت بفرۆشی بۆ منداڵت واتە مناڵەکان خۆمانی پێویستە ئەو کاتێک کە بڕیارە من هەبم کە نەبم ترمانای چییە هەلی شەریعەتی قسەی جوانی هەیە ئەڵێ لەو ساتە وەختەی کە من ماڵەکەم گەڕی گرتووە ئەگەر من لە بازار ڕابم لە مزگەوتا بم لە هەر شوێنێکی کابم ئەو ساتە وەختێک کە بڕیارە من هەبم لەگەڵ مناڵەکانم کە نەبووم نیم ڕاست لەبەر ئەوە کاتمان بین بە مناڵەکانمان لەگەڵ مناڵەکانمان بین نەک تەنیا واتە سەورکەم ژووری بۆ فەرەهەم بێنم چونکە جارێکی لە خزمەتانە ئەمە متوتومە دەستەواژەیەک زۆر داوای لێبوردنەکەم ئەم شتێک کە من هەموو ئەو شتانی بۆ دابین کەم بریتیە لەوەی تومە بە ناوە پرۆسەی بە دەواجینکردنی مناڵەکانمان من هەموو شتەکانی بۆ دابین بکەم بەڵام ئەو پێویستی بە بینایە بینای کەسێتی خۆی ڕاست
پێویستی بەوەیە ئەو کاتەی لە مناڵەکانمان ئەو ساتە وەختانەی لەبیرە چێ لەگەڵ یا ژیاوە و مامەڵی کردووە نەکێکی بۆ کردووە. یاخوا دەستە خۆش بێ. زۆر زۆر سپاس بە هیوای ئەوەی وەکو جەنابی شووتی ئەم بابەتانە و ئەم تۆرانەی کە ئێمە گفتوگۆی لەسەرەکەین ببێتە بەشێکی گرنگ بۆ هەمومان، بە هەمومان بە گشتی بە گشتگیری لەسەر ئەم بابەتە، ئەوش لە پێناو پەروەردەیەکی دروستی مناڵەکانمانە، چونکە ئەگەر لەم قۆناغەشان ناڕازگۆ بێ بەخوا ڕنگدانەوەی هەیە بۆ تەواوی تەمەنی. لەبەرەوە هیوادارین کە ئەوەی جەناب بتێڵی هەموو خێزانەکان، هەموو گەورەکان، هەموو دایک و باوک بیگرنە بەر تاوەکو خێزانێکی تەندروست، مناڵێکی باش، کۆمەڵگایەکی باشی چاوەڕێ مناڵ بکات. دووبارە سپاس بۆ تۆ. سپاس بۆ جەنابتان. دەستە خۆش بێ. دەستان خۆش بێ. زۆر زۆر سپاس. دەستە خۆش بێ.